سڵاوتان لەبێ قوتابیانی خۆشەویست، من مامۆستا فارسم لە وانەیەکی نوێی پۆلی نۆ ئینگلیزی زمان ئینگلیزی گەڕاینەوە لاتان لە یونیت 6 lesson 3 وانە گەیشتینە یونیت 6 lesson 3 با بزانین لەو لسنە باسی چی دەکا which one do you want دیارە باز لە چی دەکاتن which one do you want یعنی کامەیانت دەوێ لە لسنی پێشتر باسی چی دەکرد باسی خواردن وشتیوا بوو what would you like واتە حەز لە چیە بەڵام لەمەیان زیاتر باس لە جلوبەرگ و هەڵبژاردننی کەلوپەلەکان دەکەم وەنی قوتابی لێرە باز لە کەلوپەل وشتیوا دەکاتن با بزانین لێرە سەرەتا گفتوگویەکمان هەیە ئەو گفتوگویە لە نێوان چێ و چێە کافی ئان تۆم وەنیان لە نێوان کافی تۆمە ئەوە زیارە کافی کچەکەیە ئەوەش تۆم کوڕەکەی با بزانین باسی چی دەکەن کافی دەڵێت چێ کافی لێرە کافی با بزانین باسی چی دەکاتن کافی دەڵێ های تۆم what are you looking at ئایا بە دوای چی دەگەڕێ لێرە looking قوتابی یعنی بە دوای داگەڕان looking at یان بە دوای گەڕان looking for ئەوی شەر یەشتا یاخۆت سەیری چی دەکەی لێرە عەفوەن دەڵێ looking at what are you looking at وا سەیری چی دەکەی کامە لەوانت بەدڵە تۆم دەڵێ it is a computer game tennis challenge ئەوە یارێکی کۆمپیوتەریە CD ئەوانەیە ئەوە tennis challenge ئەوەتە یاریەکە زیاتر لە تێنس و باز لە تێنسی دەکاتن باشە پاڵەوانێکی تێنس کات دەڵێ oh that's boring یعنی ئەوە بەڕاستی ناخۆشە پێی ناخۆشە دێ boring یعنی وەڕسکەرە ینی بێزاکەرە boring look this one is more interesting سیر کە ئەمەیان interesting ترە واتە سەرنجڕاکێشترە کەواتە ئەگەر عکسی بۆرینگی چییە عکسی بۆرینگی قوتابی عکسی بۆرینگی interestingەوە نیە ئۆپۆزیتەکەی وایە تۆم دەڵێ but this one is more useful for me بەڵام ئەمەیان سوودبەخشترە useful ترە ینی سوودبەخشترە well why don't you buy it بۆچی دەیکڕی تۆم دەڵێ actually I am looking for a present for my sister دەڵێ ئەمن looking for بە دوای شتێک دەگەڕێم پرێزنتێک واتە لێرە پرێزنت ینی دیاریەک دەکڕم لە بۆ چێ لە بۆ مای سیستەر خوشکەکەی خۆم دیاری بۆ دەکڕم کاتی دەڵێ those bags are nice ئەو جانتایانە زۆر جوانن those bags are nice ئەو جانتایانە زۆر جوانن تۆم دەڵێ that's a great idea دیارە پێشنیازی لۆ دەکات دەڵێ ئەو جانتایانە زۆر جوانە ئەوش دەڵێ that's a great idea بیرۆکەیەکی جوانە جانتاش لە بۆ خوشکەکەم ببم زۆر باشە کاتی دەڵێ which one do you like ئەهان دەڵێ which one do you like کامەیانت بەدڵە جانتاکان جۆریان زۆرە هەرێکە و جۆر و ڕەنگێکی جیاوازیان هەیە دەڵێ well that black bag is really smart دەڵێ ئەو جانتا ڕەشە زیاتر سمارترە و جوانترە لێرە بەواتای جوانی دێتن کاتی دەڵێ I like red and blue one ئەمن حەزم لەو دانەیە سروشینەیە ئەو وەنە قوتابیان کە دەرێ وەن یعنی the bag لە بۆ باگەکەی دەگرێتەوە نیە دەڵێت چۆن دەڵێ ئەم دانە سروشینم بەدڵە نارێ ئەو باگە دەکەی برێ red and black blue bags bag وەنیە it's got lots of pockets لە بۆچی حەزی لێیە because it's got lots of pockets واتە گیرفان وشتی زۆرە حەزی لەبەر هەندێ حەزی لەو جانتایە وایە بینە سەر ئێرە تەمشایکە قوتابیان ئەلێرە ڕاوەستاین کە باسی جانتاکەی دەکا باشە beautiful pockets ئەلێرە لە پۆکەتەکە ڕاوەستان تەمەشایکە دەڵێ yes it is very colorful دەرێ بەڕاستی زۆر کەلەرفولە ڕەنگاوڕەنگە یعنی بدڵمە and the brown one is beautiful هەروەها ئەم دانە قاوەیەش beautiful لەگە smart مرادفن واتە هاو مانانە وەنیە beautiful and smart کاتی دەڵێ that gold one is more unusual دەڵێ ئەم گۆڵدوەنە ئەو زێڕینەکە ئەو زەردە ئەو دانەیە کە زەردە ئەنیوژۆڵە شتەشی نامۆیە عادەتی نییە شتەشی نوێ واتە شتەکە نەبووە پێشتریەوە نەمدیتە دەڵێت تۆم I don't know بەڕاستی نازانم yes دەڵێ کافی does your sister like computer خوشکەکەت
حەزی لە کۆمپیوتەرە ئایا حەزی لە کۆمپیوتەرە گەیمز یاری کۆمپیوتەری حەز لێیە they are more exciting than bags ئەوە زیاتر ئەگەر یاری کۆمپیوتەری حەز لێبی ئەوە زیاتر exciting ترە واتە خۆشترە لە بۆ لە باگز لە جانتاکەی ئەوی لێ بێت تۆم دەڵێ but they are more expensive دێ ڕاستە بەڵام expensive ترە واتە سیدەکە expensive ترە واتە گرانترە یاریە ئەلکترۆنیەکان گرانترە how much is the brown one is the brown bag دەرێ ئەو دانە قاوەیە بە چەندە how much وانە how much بۆ پیساکەت لە چ بەکاتێ بۆ نرخی شتێک بزانی how much واتە ئەگە بتەوێ بری ئەو نرخی ئەوە چەندە یەک پرسیارەکە دەرێ how much ئەوە یعنی نرخی چەندە تەواو یەکسەر نرخەکەت پێ دەڵێ زۆر باشە کەواتە لێرە ئەو دالۆکە زیاتر لەبارەی کاسی و ئان تۆم بوو زانیمان دەیانەوێ شتێک هەڵبژێرین زۆر باشە لێرە ئەو جانتایانە چەند نەوعەچیان هەیە ئەوە دیارە هەرێکە و زۆرێکشی هەیە زۆرها جانتامان هەیە this one has got lots of pockets ئەویان بەرکی زۆرە this is unusual وانە this is the smallest one is smaller than the other one ئەوە بچووترە yes okay ئەوە بەجێری تێگەیشتنە لە بەجێری ئارەزوی خۆدەکامەت دەوێت ئەوێ هەڵبژێری yes لێرە قوتابیان لە ئاکتیڤیتی دووەممان هەیە ئاکتیڤیتی دووەم کە تو پرسیار دەکەی تەمەشایکە ئەوە گرینگە قوتابیان کە تو پرسیار دەکەی برێ how much واتە نرخی چەندە نرخی ئەوە چەندە ئەوانە چنە ئەوانە ئەو پارچەکە قزەیە کەەوە نرخی شتەکە وهروەها مارکەی جلوبەرگەکە لە بە جلوبەرگەکەوەیە پێ دەرێت نرخی چەندەوە نیە ئێستا بۆ نمونە ئەگە بزانین ئەوانە دەڵێ listen and match the price with the bags دەڵێ ئەوانە بگونجێنە ئایا پرایزەکە لەگە باگەکەی نرخەکەی لەگە باگەکەی بگونجێنەوە نیە ئێستا با بزانین now write the price in the words وانە لێرە چەند نووسینمان هەیە تەماشای تەنها دوو نمونەیدایە قوتابیان دوو نمونەیدایە ئەمە ئێستا دەتوانین ئەوەکان کەسبەکەی خۆمان کامەت حەز لێبێتن پرسیارەکە دروستکەی بۆ نمونە ئێستا ئەگەر پی هەبوو پی واتە ئەوە کوتکراوی چییە کوتکراوی پێنسە پێنس باشە پێنس باشە ئەوە کورتکراوی پێنسە ئەدی ئەو ڕەمزەیە ئەو ڕەمزانە ئەوە کوتکراوی پاوەندە باشە پاوەند کوتکراوی پاوەندە بەخۆی هەر یەک پاوەند تەماشایکە یەک پاوەند ئەوە یەک پاوەند یەکسانە بە 100 چەند پێنس باشە هەر یەک پاوەند یەکسانە بە 100 پێنس کەواتە ئەگەر لە یەک پاوەندی کەمتر بی یعنی بۆ نمونە پاوەندێک و بە سنت بە دۆلار سنتە بەڵام ئی پاوەندی نارێن سنت دەڵێن پێنس وەکو چۆن دۆلار یەک دۆلار 100 سنتە بە هەمان شێوە یەک پاوەند بریتێ لە 100 پێنس با بزانین چۆن بخوێنینەوە دەڵێ 99 پێنس 99 پێنس وانە باش ئەدیەوە چۆن بخوێنەوە دەڵێ 14 باشە 14 باشە 14 پاوەند 25 یعنی پێویست ناکە لە دوای 25 کە برێ پێنس وانە کە دەری 4 چواردە پاوەند و 25 کەسەکە بەخۆی تێدەکا ئەو 25 چییە یعنی ئەو 25 دەکا ڕوبع ینی ڕوبع پاوەند دەکا 25 پێنس واتە پێویست ناکە لێرە پێنسەکەی بنووسیەوە ئەگەر تەنها بۆ شێوە لە پاوەندێک زیاتر بوو بۆ نمونە ئێستا نووسە 14 پاوەند 25 14 پاوەند 25 لێرە پێنسەکەمان قوتابی پێنسەکەمان نەنووسیتەوە چونکە پێویست ناکە یەکسەر دەڵێ 25 ئێستا دەڵێ نمرە دووەم 25 پاوەند 90 25 پاوەند 90 25 پاوەند و 90 وانە 25 پاوەند 90 ئێستا ئەوەیان دەڵێ ئەوە 8 پاوەند 75 8 پاوەند وەتە 8 پاوەند و 75 پێنس ناوی پێنسەکەی دامەنی لێرە تەنها چ کاتێک پێنسەکەی دادەنێ ئەگەر لە یەک پاوەند کەمتر بوو
ئەگەر لە 1 پاوەند کەمتر بوو دەڵێن 99 عفوا پێنس 99 پێنس بەو شێوەیە یان دەڵێ 15 پاوەند 99 15 پاوەند و 99 15 پاوەند 99 یان دەڵێت 10 پاوەند 50 10 پاوەند 50 بەو شێوەیە باشە قوتابیان لێرە بەشەشی گرنگترمان هەیە ئەو گرامەر پۆینتە زۆر گرنگە قوتابیان پرسیار لێرێتەوە ئاگدار بن باشکاکە ئەوە زۆر پرسیار لێرێتەوە بۆیە ئاگداری ئەو بەشەی بێت بابزانین باسی چی دەکاتن کۆمپلیت باشە کۆمپلیت واتە تەواوی دەکەین کۆمپارەتیڤ ئاجکتیڤ ئاوڵ ناوی چمان هەیە بەراورد واتە ئەتوو شتێک بەراورد دەکەی بە شێشی تر باشە چۆن ئاوڵ ناو ئاجکتیڤ بکەینە بەراورد واتە برێ ئێستا بۆ نمونە ئەوە نووسە جوان بیوتیفول برێ جوانترە چۆن دەکەی جوانترە لە کوردی تەنها ڕائای زیاد دەکەی وانە بەڵام لە ئینگلیزی بەو شێوەی ئێستا پێدان دەڵێم ئاگدار بە تەمەشایکە ئەگەر لە 1 بڕگە زیاتر بێت لە 1 بڕگە زیاتر بوو قوتابیان 1 بڕگە 1 سیلەبڵ زیاتر بوو چۆن بزانی لە 1 سیلەبڵ زیاترە ئێستا بە تۆزە گواسەتری بکەین و گەورەتری بکەین بۆ ئەوی قوتابی لێ دیار بیتن باشە کاکە تەمشایکەوە با گەوری بکەین بۆی قوتابی بە جوانی لێ دیار بیتن تەمەشایکە لێرە گوتمان کۆمپاوند کۆمپەرەتیڤ نیە چەند بڕگەیە ئەوەندە بزوێنێ چەند بزوێنە ئەوەندە بڕگەیە بزوێنەکان چونە گوتمان ئەوە فیسێکمان هەیە و یو ئۆ ئەی ئەوەش کە پۆکەیتی ئەوەش پێنج we have 5 vowels وایە 5 vowelمان هەیە با بزانین هەرچەند لەوانەی تێدا بوو ئەوەندە سیلەبڵەیە بەڵام بە مەرزێک ئەگەر دوو قل لە پاڵیەک بوو بە یەک حسابە بۆ نمونە ئێستاوە EU هەردووچیان بزوێنە ئەوە یەک بیو وانە ئەوە سێقلە ئەفۆن سێقلە بە یەک حسابە ئەوەش تی ئەوەش یوکاتە سێ سیلەبڵە وانە بیو تیفڵ لە کاتی قسەکردنیش بە سێ سیلەبڵ دەرێ بیو تی فڵ وازەحە ئەگەر لە سێ سیلەبڵ لە یەک سیلەبڵ زیاتر بوو واتە لە یەک بڕگە زیاتر بوو چی دەکەی مۆر دادەنی مۆر دادەنی مۆر دەرێ مۆر بیوتیفڵ بزانە مۆر یعنی ئەوە جوانترە باشە ئێستا بێنە سەر دووەم با بزانین چەند سیلەبڵە تەماشایکە چیپ دوو بزوێنمان هەیە نیە ئەوە یەک ئەوە دوو بە یەک حسابەکەواتە یەک سیلەبڵە چ دەکەین ئەو وەختی مۆری دانانین چ دادەنین ER دادەنین واتە چیپ چیپر ئێستا ئەوەی دووەم چەند سیلەبڵە یەک دوو ئەوەش بە یەک حسابە ئەوە سێ بیوت کەلەر فول وانە کەواتە سێ بڕگەی کەواتە نابی ER دابنێ غەلەتە قوتابیان چ دەکەی دەرێ کەلەر زانە کەلەر ئەفەنەوە غەڵەتمان کرد لێرە لێرە کەلەرفل دادەنین تەماشایکە دەرێ مۆر کەلەرفل مۆر کەلەرفل باشە ئەوە مۆر کەلەرفل واتە ڕەنگاو ڕەنگ ترە وازەحە واتە ئەوە ڕەنگاو ڕەنگ ترە زۆر باشە ئێستا تەماشایکە وانەی ئەوەی سێم ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ بڕگەیە ئەوەش دادەنین مۆر دادەنین مۆرچی دیفیکەڵت بزانە دیفیکەڵت کەواتە لەبەرەوەی لە یەک بڕگە زیاترە لە یەک سیلەبڵ زیاترە ئەدی ئیزی چەند سیلەبڵە یەک ئەوە حساب نییە کەواتە ئەوە دەڵێن ئیزیە بەڵام ئاگدارە بە تێبینیمان هەیە قوتابیان دەرێ هەر کاتێک تێبینێکمان هەیە ملاحەزەک تەماشایکە ئەو ملاحەزەیە زۆرینگە هەر کاتێک وایەکمان هەبوو تەماشایکە وایەکمان هەیە ئەو وایە هەبوو لە کۆتایی وایەکە چی دەکەی ئای ئەو جا ER زیاد دەکەی تەماشایکە دەبتە چێ دەبتە تەماشایکە دەبتە ئیزیەر بزانە ئیزیەکەماندانە ئیزیەکەمان ئەوجا ئای ئەوجا ERەکمان لە بۆ زیاد کرد ئەوە تێبینیە باشە ئەوەش بە هەمان شێوە تەماشایکە ئەوە ئەکسایتینگ لە یەک بڕگە زیاترەوە یەک سیلەبڵ بڵێ چۆن زانیمان
ها أو يك أو دو أو سي كواتە دەڵێ more وانيا more exciting أو يعني خۆشترە. expensive بە هەمان شێوە لە یەک بەرگە زیاترە بەڵێ کوزانیمان ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوەش ڕاستە بزوێنە بەڵام حساب نییە لۆ چکە کەتە کۆتایی بەخۆی ئی لە کۆتایی ناخێنێتەوە ئەو ئە ئەوەش تێبینێکی گرنگە یەکە حساب ناکرێت کەواتە ئەوەش بە هەمان شێ دەڵێ more expensive يعني expensive واضحة. interesting بە هەمان شێوە دەڵێ more interesting more interesting وایە يعني سەرنجزا چێشترە بەو شێوە. ئەدی سمارت سمارت چییە چەند بزوێنە یەک کەواتە تەنها چ دەکەین تەنها دەڵێ سمارتر تەنها ئی ئاری زیاد دەکەین سمارتر وایە. لێرە unusual بە هەمان شێوە دەڵێ more unusual useful ئەوەش لە یەک بەرگە زیاترە ئەوە یەک دوو سێ کەواتە more چی useful یعنی بەسوود بەخشترە زۆر باشە. بخۆی تێبینی کەشمان هەیە قوتابیان تێبینی کەشمان هەیە بەڵام ئێستا حالیان هەر ئەوەندە لێرە پێویستە تو بزانی زۆر باشە بینە سەر ئەوتە تێبینیەکان یەک دوو تێبینی کەشمان هەیە ئەو تێبینی لێرە باز دەکەین تەمەشایکە shorter تەمەشای قوتابیان comparative adjective ئەدی ئەگە کۆتایی تەمەشایکە ئەگە کۆتایی ئێستا ئەگەر نایسمان هەیە نایس ئەوە نایس کۆتایی بەچە هاتیە کۆتایی بە ئی هاتیە وانە ئایا لە کاتی زیادکردن ئەمە ئیشکە زیاد دەکەینەوە نەخێر زیاد ناکەی ئێستا دەبێ نایسر واتە یەکە بەخۆی هەیە تەنها ئاڕاکی زیاد دەکەین پێویست ناکە یەک بەرگەشە وایە. ئەدێکە کۆتایەکەی بەوای بوو تەمەشایکە بۆ نمونە فەنی وانە ئەجەوە تۆزێک ئەوە نووسینەکەی جوان نادن لە بۆ تەمەشایکە دەڵێ فەنی کۆتایەکەی بەچی قوتابیان تەمەشایکە کۆتایەکەی بەوایە ئەو وایە چ لێ دەکەی ئای ئەوجا ئینجا چ دەکەی ئی ئاڕە چیلۆ زیاد دەکەی فەنیەر ئەو وەختی فەنیەر وایە. هەروەکو گوتمان ئەگەر لۆنگەر بوو درێژەکان ئەو ئاجێتیڤانێکەوە درێژ بوون واتە لە یەک سیلەبڵ زیاتر بوو ئەوە مۆر زیاد دەکەین پێویست ناکە دووبارە بکەینەوە. گوتمان چۆن دەزانین لە یەک سیلەبڵ زیاترە چەند بزوێنبی ئەوەندە سیلەبڵەیە بمەرجێک بزوێنەکان لە پاڵێک بوو بە یەک حساب دەکەی بزوێنی کۆتایی ئی ئەگەر هەبوو ئەوە حساب ناکرێ دیارە لە قسەکردنیشدا لە پرۆنۆسیشنەکەی کە دیارە بەو شێوەیە باشە کاکە زۆر باشە. لێرە قوتابیان ساوند فایلێکمان هەیە بە ئەو ساوند فایلە لێرە باسی دەکەین تەمەشایکە بزانین باسی چ دەکە لێرە ساوند فایل زۆر باشە. ئێرە ئەوەتان لۆ دەخوێنینەوە ئەلێرە ساوند فایل واتە خوێندنەوە با بزانین ئەو شانە چۆن بخوێنینەوە دەڵێ بیوتیفۆل گوتمان سیلەبڵەکە ئەوانی کە بە بۆڵی نووسایە ئەوانی کە تۆخن ئەوەی کە تۆخە قوتابیان تەمەشاکە یعنی سەرەتاکەی بەهێز دەکەی دەنگت تۆنەکەت بەهێز دەکەی دەڵێ بیوتیفۆل بەڵام لە تیفڵەکەی تۆزێک هێواشی دەکەیەوە کەلەرفۆل difficult زانە ئەوە گوتمان بیوتیفۆل کەلەرفۆل difficult بەڵام هەز دەکەی بزانێ expensive هەز دەکەی بەشی دووەم سترێسەکە لە بەشی دووەمە expensive زانە ئەوە interesting وانە unusual زانە ئەلێرەیە useful لە بەشی یەکەمە. ئەنجا قوتابیان ڕەنگە مامۆستا لە ئیمتحانات چۆ بینتەوە
ئەو بڵدانت ناداتێ دەڵێ سترێسەکەی دیاری بکە لێرە قوتابیان ئەو شانە هەمووی تەنها دووشیان سترێسەکان لە بەشی دووەمەها ئەکسپێنسیڤ لەگەر ئەنیژوال وازحە لێرە زۆر باشە لێرە بابزانین بەجێری ئەوە پرسیار وەڵامەکان لێرە تەوا بوو زۆر باشە هاوس ئۆفەن ئەوە پرسیارەکانمان هەموو لێرە تەوا کرد زۆر باشە لێرەدا قوتابیان هاتینە کۆتایی ئەوانەیەمان کە یونت 6 لسن 3 بوو هەتا وانەیەشتر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ